دەستگای نووری حیکمە ڕێکخراوێکی پەروەردەی و ڕۆشنبیری ناحکومی قازانجنەویستە. کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزبوون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر خۆی ڕاگەیاند. دەستگا خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دوای 2 ساڵ لە ڕاگەیاندن سپاس بۆ خوددا دەستی کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان تا ئێستاش لەکردنەوەی لەقی نوێ بەردەوامە. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لەقەکانی چەندین بازنەی لە خوار لەقەکانی کردوتەوە کە بە بەردەوامی وانە و چالاکی و خزمەتکردنی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات هێز و تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2009 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن، دەستگا گرنگجێکی زۆری پێداون و زۆرترین ڕێژەی قوتابیانی دەستگا پێک دێنن. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خولوسی مینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. یەکێکی تر لە سەرەکیترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ خوێندنی وانەی تەجوید و تەفسیر قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردوتەوە و لە ماوەی 3 ساڵدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. هەروەها دەستگا ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکاندا. ئەمە جگە لە هەڵسەنگاندنی قورئان لەبەران لەلایەن لیژنەیەکی تایبەت و بەخشینی بڕوانامەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. هەروەها دەستگا گرنگجێکی تایبەت دەدات بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان ئەلئیجازە فی القیراءە. سوپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێت بە سازدانی چەندین خولو پرۆژەی خوێندنەوە و سیمینار و پانێڵ و چالاکی تر لە بواری زانستی و ڕۆشنبیری قورئانی. ئەمەش لە پێناو پەرەپێدانی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانە بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە.